بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستمان خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی ڕایەڵە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. بابەتی ئەمڕۆمان قسەکردن لەسەر زۆربوونی تاوانەکانی کوشتن لە هەرێمی کوردستاندا. بەداخەوە ئەگەر نەڵێم هەفتانە مانگانە دەبینین یاخود دەبیستین حاڵەتەکانی کوشتن بوونیان هەیە لە هەرێمی کوردستاندا کە بەشێکی زۆر لە یاسانە ئاسان ئاماژە بە کۆمەڵێک هۆکار دەکەن. حتمما ئەمڕۆ باز لە هۆکارەکان دەکەین و باز لەوەیە دەکەین کە بۆچی ئەم حاڵەتانە دووبارە دەبنەوە و زۆر جار ئەو سزایانەشی کە بۆ تاوانبارەکان دانراون وەکو پێویست ناگاتە ئەو شوێنی خۆیواتە مقابلی ئەو تاوانە گەورانە یەکە ئەنجامیان داوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان لەبەرەوەی کە ئۆتۆمبیلێک کەمێک تەپوتۆزی کردو بۆ باخێکی کەسێکی دیکە یاخود بۆ ئۆتۆمبیلەکەی دەستڕێژی گولەی کردو سەر و کەسە و بەداخەوە کەسەی کوشتووە یاخود زۆر حاڵەتی دیکە کە بەردەوام لەسەر شتی زۆر سادە زۆر بەسیط ئەم کەسانە کەسێکی دیکە دەکوژێت. گفتوگوۆیان بابەتە دەکەم لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئیماد حەمید پارێزەر. کاک ئیمادیان زۆر بەخێر بێ. سپاسۆم دەرفەتە. سپاس کاک دەنەر بەخێر بێ. من زۆر بابەت و بەرنامی دیکەمان کردو لەسەر بابەت پێم ناخۆشە بەڕاستیان حەز مەکرم جارە بەرنامەکەمان لەسەرەوە بێت کە الحەمدولیلا کەم بووەتەوە ئەم تاوانی کوشتن و ئەو حاڵەتانی کە ڕوو دەدەن. بۆچی ینی بەردەوامی هەیە ئەم بابەت ینی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ دیارە تاوانەکان ئێمە ناتوانین بڵێ لە کۆمەلگا بنبڕێکین یا سنووری بۆ دائەنین یا کۆمەلگای بەشەری و تووشی هەموو جۆرێک لادان و تاوان ئەوە ئەبێ. بەڵام بۆ یەکێ بە لە هەرێمی کوردستان بۆ ئێمە جێ قسەی و جێی سەرنجە وەکو جەناب پێشکەکە ئاماژە پێدا ڕێنەگرتنە لەو هۆکارانی کە تاوانەکان دووبارە بنەوە بە هەمان هۆکار. بۆ نمونە لەوانەی کە ئێمە ئیبیستین بەکارهێنانی چەکە لە تاوانەکانە چەکەکان کە چێکی ڕسمین چێکی دەوڵەتن چێکی هێزە ئەمنیەکانن بەدەست کەسانی سەر بە ئەوانەوەن ئەو تاوانانە پێ ئەنجام ئەدرێ. ئەمە پێشتر لە ساڵانی پێشتا باز لە چەکی بێمۆڵەتەکرا یان تاوانانی کە ئەنجام ئەدرێ لە ئەنجامی بوونی چەکی بێمۆڵەتە بە هاوڵاتی. بەڵام وەی کە لای ئێمە جێی سەرنجە ئەوەیە چەکە مۆڵەتدارەکان گرفتەکان و کێشەکان و تاوانەکان ئەنجام ئەدەن. لە کاتێکا ئێمە وانە بێ فەراغی قانونیمان لەم بوارە هەبێت. یاسای چەک ژمارە 16 ساڵ 1993 بوو، دواتر لە ساڵی 2022 یاسای ژمارە 2 دەرچوێنرا هەر سەبارەت بە تەنزیمکردنی بابەتی چەک لە هەرێمی کوردستانە. هەرچەند یاساکە بەدی دێمە یاساکی خراپەوە یاساکی باش نییە و کاتەش قسەمان لەسەر کردووە بانگەواز کراوە تەنان دامانی پەرلەمان خۆشیان هەندێکیان ناڕازی بوون لەسەر و بابەتە. بەڵام یاساکە دەرچوێنرا. ئەوەی کە بۆ ئێمە جێی نیگەرانەیە کە خودی یاساکەش کە لەلایەن دەسەڵاتی یاسادانانەوە دەرچوێنراوە دەسەڵات جێبەجێکردن جێبەجێ ناکە. چکۆ کۆمەڵێک ئیلتیزامات هەیە لە ناوڕۆکی یاساکە ئاماژە بۆ داکە هیچ ئەندامێکی هێزی ئەمنی وەزارەتی ناوخۆی پێشمەرگەی ئەنجومەنی ئاسایشە هەر لایەکە نابێت چەکەکەی لە دوای دەوام بێتەوە بۆ ماڵەوە بێ. ئێمە کۆگامان هەبێت لە شوێنی داوامکردنی هەر یەکێک لەو دەستە و هێز و ئەوانەیە و چەکەکە تەسلیم کاتەوە ئەڕاتەوە بۆ ماڵەوە چێکی پێ نەبێ هاتەوە چەکەکە وەربێتەوە. بەڵام لەبەری ئەو کۆگای و مەسجەبە بوونی نییە کەسەکە ناچارە چەکەکەی لێ وەرناگرن لە شوێنی کارێکی خۆی ئەیباتەوە بۆ ماڵەوە ئیباتەوە بۆ ماڵەوە ئیتر لە هەموو تووڕەبوونێکە سیراعەکە ململانەیەکە چوزانم پشت ئەستورە بەوەی کە ئەمە ئەندامی سەر بە فلان شوێنە سەر بە فلان بەرپرسە بێباکانە بێمنەتانە ئەبینی بۆ هۆکاری ئەری گرفتەکەونی کە تاوانەکە ڕوئەدا گرفتەکەەوەی تاوانەکە بۆ هۆکاری زۆر نزم بۆ هۆکاری زۆر بێمانە بۆ هۆکاری پوچ تۆ کەسێکی لەسەر ئەکوژی فولایی تێکە پێشکەوتنێکە نازانام تەقەڵێکە تەپوتۆزێکە خۆشن ئەمە بە کەلتورمان لەگەڵ ئەم شتا هەیە ینی ئێمە قازی شەڕی ناوخۆمان کرد ئاتیادی ئەگەر لەسەر جادەش تووڕە ببین یەکتری بکوژین شتێکی زۆر نابوو نیە بەس ئەمە تاکەی ینی ئەو کاتێک کە یاساکە دەرچوێنرا زۆر لەو یاساکەی حکومت بوو بە جۆرەکان ڕزامەندیوانی لەسەر بۆ لەوان ئەوانەوە نێرا بووە پەرلەمان هەڵایەکی گەوریان لەسەر دروست کرد و فەوزایەکیان دروست کرد وایە یاسایەکی زۆر باشە و جێبەجێ ئەکرێ و کێشەکان بنەبڕاکاوەمە خراپتر بوو باشتر نەبوو. ئێمەش کاتە لە چینی بەرنامی تەلەڤیزیۆنی و کاتە قسەمان لەسەر کرد کە ئەمە بنەبڕی بابەتەکە ناکات چونکە بابەتەکە لەمە قوڵترە تۆ بە یاسایەک بتوانانی ئەمە جێبەجێ بکەیت. تۆ کۆنتڕۆڵ هێزە ئەمنیەکانت نییە، تۆ ژماری هێزە ئەمنیەکان نازانی، ناوی هێزە ئەمنیەکان نازانی، هێزی ئەمنی نازان بە دیوار دێ جاران هێزە ئەمنیەکان سەر بە حیزبەکان و سەر بە شەخسەکان هێزی کەسی و تایبەتیمان هەیە پشت ئەستورن ئەو کەسانە ینی کاتی تاوانێک ئەنجامەدەن بەوەی کە ئەو خەڵکانە پشتیانەگرن. لەبەرەوە هەم بابەتی کەلتوری لە پشتەوەیە، بابەتی یاسایی لە پشتەوەیە، هەم بابەتی تەنزیمکردن و التیزاماتی حکومەتی لە پشتەوەیە کە ئێمە نەمانتوانیوە بنەبڕێ بکەین. ئەوەشی کە بۆچی ئەو کەسانی کە سزاکان وەرەگرن سزاکان ناگاتە جێی خۆی پەیامی خۆی ناگەێنێ
و ئەو کەسە ئەبرێتە ناو سزنەکانەوەی کە ناوێن ناوە چاکسازی کە بە هزار حاڵیش پرۆسەیەکی چاکسازی لە شوێنانە نادۆزیتەوە بۆچی ئەم کەسانە لێ نابنە کەسێک بێنە دەرەوە دوای سەلامت بن لە ڕووی کۆمەڵایەتیەوە و بە لێبوردنە تایبەت و گشتیەکان دێنە دەرەوە دووبارە تاوان ئەنجامە دەنەوە ئەچنەوە هەمان شوێن لەبەرەوەی لە ڕاستی ئێمە بە ناو پرۆسەیەکی چاکسازیە تێناپەڕن ئەو کەسانە لەوێ ینی تۆ کاتێک کەسێکە بیتە چاکسازیەکی گەورانەوە ینی تۆ کەسانی کە ئەرکیان لە سەرشانە واجبە چاکسازیەکە ئەنجامدن توێژەرانی کۆمەڵایەتی ئەوێن خۆ بەڕێوەبەرەکەی نییە ینی ئەندامی هێز ئەمنیەکان نییە لەوێ مۆزەفەکان نین ئەو کەسانی کە ئەبێ بم پرۆسە هەستن ئەو بەڕێزانن لەوێ کە چارسەرکاری دەرونی و کۆمەڵایەتی و توێژەرەکانن بەس بەڵام بۆ نمونە چاکسازی گەورانی سلێمانی ئەمە سەر 1200 سزادراومان هەیە 9 کەسمان هەیە کە توێژەری ینی 9 کەس چۆن بتوانێت 1200 کەسە بۆ ینی ئەوە بکات سەرباری چەندین جار داواکاری لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەوڵدانێکی زۆر بۆی کە ئەم ژمارە زیاد بکرێ ینی ئەوە ئەبێت 4 قات و 5 قاتیش بکرێ اینجا ینی تۆ ئەتوانی شتێک دروست بکەی کە ئەسڵەن ناوی پرۆسی چاکسازی بێ لەبەرەوە کەسەکار ئەوەیە تۆ دایڕی لە کۆمەڵگاش لە شەڕی ئەو سەلامەتە بی خێتە شوێنێکەوە داینی بە هیچ پرۆسەیەکی گۆڕانکاری ناڕۆ هەر ئەوەنە نازانی ئەو کەسە کە دێتە دەرەوە جارێک ماوەی حکومەکەی تەواو بکە ئیتر بە لێبوردنی گشتی و تایبەت بێتە دەرەوە لەبەر ئەوەی ئەم کەسە عقلێت و بیرکردنەوەی نەگۆڕاوە دووبارە ئەبینی ینی ئێمە بە ئامار لامانە کە لە ساڵ 60 و کەسانی کە دێنە دەرەوە دووبارە تاوان ئەنجامەدن لەبەرەوە تۆ کەمتەرخەمیەکە لە دەسەڵاتی جێبەجێکردنە ئەم سەر و ئەو سەری مۆزوعەکەی نایاسا جێبەجێەکان التیزامەتەکانی خۆی جێبەجێەکانە هیچ هەنگاوێکردنێ بۆ ئەوەی کە ئەو کەسانی ئەو تاوانانە ئەنجامەدەن دووبارە نەگەڕێنەوە بە تاوان ینی بەشێکی زۆر لەو تاوانانە ینی چاودێران ئەماشە بۆ دەکەن کە بەهۆی ئەوەی کە یاسایەک نییە چەک بە تاواتی دابماڵێ لە نێو کۆمەڵگادا ینی ئەمەش بە یاسا ڕێک بخرێت هێزێکی زۆربەی زۆروی ینی دڵنیام جەنابیش ئاگاداری ئەو تاوانانی کە ئەنجامەدرێت ینی بەشێکی زۆریان هێز ئەمنیەکان ینی چەکێکی هەیە لە ماڵەوە هەر بەردەوام پێێتی یان ئەنازێ بۆ هێزی کە لە پشتیوێتی نازێ بۆ هێزەمنی کە لە پشتێتی تاوان ئەنجامدا ساڵی پار و ئەم ساڵیش چەندین تاوانی دیکە لەم شاری سلێمانیا بوونی هەبووە پێشینەی کەسەکەەوە بۆ کە پێشووتر لە هێزێکی ئەمنی بووانی ئەمە بۆ چیە گەڕێتەوە یان ئەوە تا پێویستە کۆمەڵە یاسا و دەستور هەبێت لە نێوان هێزە ئەمنیەکانە کە لەناو کۆمەلگادا پەلاماری خەڵک نێنانی خەڵک نەبژن هێزی ئەمنی لە وڵاتێکا بۆ ئەمنیەتی ئەو وڵاتەوە پاراستنی وڵاتەیە ئێمە وەکو ئاماژە پێداشە یاسای چەک ژمارە 2 ساڵی 2020 دێمە کاتەوتمان ئەو یاسای پڕچەکردنی کۆمەلگایە نەک یاسای ماڵێنی چەک چونکە کۆمەڵێک مەرجی داناوە بۆ ئەوەی کە تۆ ئەتوانی چەک هەڵگری بڕواکە لە سا هەشتای کۆمەلگای کوردی و مەرجانی تێ لە کاتێکتا تۆ زیاد لە 400,000 کەس نازانم وزارەتی پێشمەرگەی و 9,000 کەس وەزارەتی ناوخۆی و لە ئەنجومەنی ئاسایشە و جارێت تۆ خۆت هەر لە شتێکی گەورەت بەڕەسمی دامەزراندووە و چەکدارت کردووە پێویستەکە تۆ ئەو دەرگا گەورە بۆ هەموو هاوڵاتێک بکەیتەوە کە بە مۆڵەتێک بتوانێت چەکی پێ بێ و چەگەڵگرێ هیچ پێداویستێکی وانی واقعی نبینی تۆ شانازی بەوەکە لە کوردستان پڕە لە ئەمنیەت و ئەم ئەمنیەتمانێ و ینی ئەی تۆ چ پێویستەکە بەو یاسایە ئاسانکاری بکەی بۆ ئەوەی کە خەڵک چەکدار بێ و خەڵک چەکی پێ بێ و جگەلەوەی کۆمەڵی کەسی زۆر لە ناوی یاساکە لە ئەندام پەرلەمانەکان سەرۆکی هەرێم جێگی سەرۆکی هەرێم دادوەران لە کۆڵەڕەوانی گشتی لە کۆڵی دادی ئەوانە هەر مۆڵەتیان ناوێ هەر خۆیان پیشەکان و ینی خاصەتێکان پێ دراوە کەمانەتوان هەر بێ مۆڵەتی چەگەڵ بگرن مۆڵەتەکەشی هەر کۆمەڵی مەرجی زۆر ئاسانە کە تو لە هەر کەسێکا مەوجودە و ئەتوانێت چەگەڵ بگرێت واتە تو یاسایەکە دەرکرد و یاساکە یارمەتی هەڵگرتنی چەکەدا ئاسانکاری بۆ هەڵگرتنی چەک هەیە لەو سەریشەوە کۆمەلگایەکە دەیە کە بە پرۆسەیەکی وشاری و ڕۆشنگەری و کەلتوری و ئەوەتان نەڕۆشتووە و پەروەردەت لەو ئاستانیە چاکسازیەکانت لەو ئاستانی دادگاکانت سەر بەخۆنین لەبەر چاوەڕوان کراوە حیزب باڵا دەستێمە ئەمان بینی لە هەڵبەت هەڵبژاردنەکانە چەکیانە بەخشیەوە ینی بۆ کڕنی وەلای خەڵک لەبەرەوە هەموو ڕێگەکان هەموو کارەکان ئاسانکاریەکی گەوری تایەوەی کە تۆ تاوان ئەنجام و ئەمە نەتیجە یەک شتە ئەگە یەک تۆس قوڵتر لەو شتە بڕوانین ئەوەیە کاک دانێنی ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باکیان بەیجانی خەڵک نییە ئەکوژرێ تووشی چێ بێ بۆ نمونە ڕۆ داتایەک دەچوە کە هەر 53 خولەک جارێک هەر 53 خولەکی یەک نەفەر لە کوردستان تووشی شێرپەنجە بێ لە هەر 53 خولەکێکا کەسێک تووشە بێت لە کوشتنەکە خراپتر ئەی چی هۆکاری شێرپەنجەی لە هەرێمی کوردستان خواردنی خراپە دەرمانی قاچاخە تۆ سێ هۆکارانەکە ینی معمەلی بێمۆڵەتە پاڵاوگەی بێمۆڵەتە ینی چۆن تۆ پاڵاوگەی بێمە ئەوە نە پاڵاوگەمان لە هەولێرێ بێمۆڵەتە چۆن ینی پاڵاوگەیەکی شکات تۆ نەوتێ دێ بێمۆڵەتە دەرمانی قاچاق ینی چۆن دەرمانی قاچاق
خواردن ئێمە لە بوومەلەرزەی تورکیا کۆمەکیان کۆ کردبوویەوە بۆ تورکیا بۆی خواردنەکان بەرن هەر خواردن تورکیەکان خۆیان نیان لەڵاو داغڵ بێتەوە جارێکی تر بۆ وڵاتێکی خۆیان ئەمان دەهێن و لێرە لە هەرێمی کوردستان ساغیکەنەوە بێمنەتن ینی لە گیانی خەڵک بێمنەتن لە سەلامەتی خەڵک بێمنەتن لە تەندروستی خەڵک بێمنەتن لەبەرەوە گرنگ ئەوەیە دەنگەکەی بۆ بە وەلاءەکەی بکڕێ حەفلەکانی انتخاباتی قەرەباڵغ بکە بارگا حیزبەکانی جمەی بێ ئیتر ئەمە بە هەر ڕێگایەک بێ بەلایەوە ئاسانەوە چۆنیش پارە پیا بکە بۆ ئەوەی ئەم ئاشی ئەو بگەڕێ ئەوەی کە مامیم نەفەرمی ئاشی ئەمان بە خوێنەگەڕێ بە خوێنەگەڕێ بە خوێنەگەڕێ لەبەر ئەوەی کە هەموو جۆرە چالاکیەک هەموو جۆرە هەڵسوکەوتێک هەموو جۆرە مامەڵەیەک بە گیانی خەڵکەوەکەن بۆ ئەوەی کورسی و پایە و دەسەڵاتی ینی منتیقیتیانە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە ساڵی 2021 165,000 کەس لە هەرێمی کوردستان لە دەنگدانی تایبەت بەشداری کردو ئەم جارە چۆتە تقریبا 210,000 کەس 56,000 کەس چۆتە سەر دەنگدانی تایبەت ناشزانی بۆ ینی چێ پێداویستیەک لە هەرێمی کوردستانە لە پشت ئەوە بووە کە ئێمە 56,000 کەس دابمەزرین بۆی ئەمنیەکان لە کاتێکە تۆڵی دامەزراندن نییە ئەڵی قەیرانی دارایی هەیە ئەڵی پارەمان پێ نییە ئەڵی ینی هیچ پرۆژە استراتیژیەکان جێبەجێ ناکەی تۆزە قیتاوەکەی دەکەناڵی ڕاگەاندە بێتە سەری ینی ئەی بۆ تۆ ئازای ئامادەی ئەشیکەی کە تۆ ئەم هەموو خەڵکە لە ناو هێز ئەمنیەکانە دابمەزرینی تۆ خەڵکانێک بێت کە بەبێ هیچ وشیاریکی یاسایی بەبێ هیچ ڕۆشنبیریەک بەبێ هیچ ئەوەی کە ئاگای لەوە بێ ئەم کەس ئەم چەکەی بەدەسەوەی چ بەرپرسیارەتێکی هەیە گرانترین و ناوازەترین و پێشکەوتترین جۆری چەکێ دێتە دەست ئەبێ چاوەڕێ و تاوانەشبی و لەو سەری شۆ مەکتەبی کۆمەڵایەتە حیزبەکانیان بۆ دروست کردوین بۆی جێ دادگا بکرێتەوە سوڵح بکرێت کابرا بێتە دەرەوە تاوانێکی تر ئەنجام بدات بێگومان ئەمەش زۆر ئەنی کاریگەریە کاگیمان پێت وایە کە بۆ نە لێدوانی سەرۆکی حیزبێک لایەنێک ینی بۆ نە لێدوانی لەم دوایەکی لە حیزبەکان وتی من نەتوانم خەڵک بکوژم خەڵک دەتوانم بە بلدۆزە فڵانەشت بڕوخێنم ئەمە بکەم پێت وایە ئەم بیرکردنەوەی شۆڕە بێتەوە بۆ ئەندامان و کەسانی خوار خۆشیان بۆی کە بێمنەت بن لە موشتێ ئاسان بێت بۆیان کە هەر تاوانێک ئەنجامدەن جا ئەو حیزب و بەرپرس و کەسانە بیشاندیوەنە باسی ینی بڵێ باسی سەرۆری یاسا لە دیدی حیزبی خۆتەوە بۆ بکە ینی ئیتر لێمانە بێ بە مۆنتسکیۆ و ڤۆڵتێر دانیشێ نظری گەورە گەورەمان بۆ داڕژێ گوای باسی سەرۆری یاسا و سەربەخۆی دادگاوە ئەو شتانەکە ینی لەوە کارە ساترە بینی کەسێکە بەرپرسێکی حکومیە بڕیاری دا بە دەستگیرکردنی فڵان کەس یا بە ئازادکردنی فڵان کەس یا بە فڵان هەڵمەتی ئەمنی ینی تێناگەی چۆن ئەی تۆ دادگا بۆ چێ داواکاری گەشتیت بۆ چێ تۆ دەسەڵاتی دادوەریت بۆ چێ ئەی تۆ ینی جێ دادگاژەی پرسیاری شەو بۆ خەڵکی بەڵێ ینی تۆ هەم تەجاوز لە دەسەڵاتی خۆتاکەی و هەم دەسەڵاتەکانی تریش بێئەرزش و ینی ئەوەکە کە لە بەرچاوی خەڵکە هیچ ئەهمیەتێکیان نەمێنێ لەبەرەوە ئەبینی ئاماژە بۆدا کە حیزب و دەسەڵاتی جێبەجێکردن چه حیزب چه حکومەت جێی دەسەڵاتی یاسادانیان گرتوتەوە جێ پەرلەمانیان گرتوتەوە ینی بینی بۆ نمونە لەم ڕۆژانە حکوومەت ئێرە بڕایداوە بە کەمکردنەوەی ڕسوماتی تۆمارکردنی خانوبەرە لە کاتێکە ئێمە پێی نەسی دەستور زۆر ڕازەحە کرد ڕزەڕایی بۆ ڕسومات لە دەستوری عراقی ئاماژەی پێدراوێت بە قانون زیاد دەکرێت یان کەمەکرێ ئەم دەسەڵاتی جێبەجێکردن لە حکوومەت هەرێمی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیارەدا بە زیادکردنی و بڕیارشدا بە کەمکردنی ئێکە پێشەڵی کاکە ئەمە دەستوری ناخۆشەکە یەک شتە کاکدانێر ئەو کەسانی کەم نووسراوانش دەرەکەن ناو حکوومەت هەرێمی کوردستانە یاساین و پسپۆڕی یاسان ینی نازانی چۆن ڕێی بەخۆی داوە ئەو ئیمزایە بکە لەسەر ئەو نووسراوە کە خۆی زۆر لە من باشتر ئەزانێ و بابەتە نایاسایی و نادەستوریە لەبەر ئەبێ ئەتیادیش بێ بەلامانەوە کە سەرۆکی حیزبێک هەڕەشە بکە سەرۆکی حیزبێکی تر خەڵک بە تیرۆریز لە قەڵەم با سەرۆکی حیزبێکی تر مامەڵێکی ئەوەکە لەبەرەوە نەتیجەی ئەوەیە کە تۆ مؤسسات لە هەرێمی کوردستان نییە و دادگا و ینی سەیرە داواکاری گشتی لەم ڕۆژانە بۆ بابەت هێژماری من هاتۆتە سەرخەت ئەلبەت من پەیوەندی بۆەوە نییە هەژماری من چییە و تەڵتین چییە بەڵام تۆ خەڵکە دەیە چوار جا فەرمانی گرتنی لەسەر کوشتن هەیە ماڵەکەشی وازەح و ڕوون لە پایتەخت هەرێمی کوردستان دیارە دەستگیر نەکراوە ینی تۆ قاچاخی نبینی تۆ کارەساتە گەورانە نبینی تۆ چەکی بێمۆڵەت نبینی تۆ چەکی مۆڵەتداری تاوان پێکردن نبینی تۆ ئەو کارەساتە گەورە نبینی دەیت لەسەر بابەتێک لەسەر ئەوەی کە ململانی نێوان دوو حیزب بەلایەکە بشکێنیتەوە دێتە سەرخەت ینی ئەمە جیر داخە بۆ ئێمە ینی ئێمە مؤسساتی هەرێمی کوردستان بی خۆمان نەزانینەوە پێمان وایە ئەبێ لەم مستەوا و ئاستانە بن کە بکەونە ژێر هەیمەنە و هەژمونی حیزب و حکوومەت و بەرپرسانی وڵاتەوە کاگیمات بە دیاریکەی نازانم چه ساڵێک بوو لە گۆڕستان کە سوکاری کوژراوێک ینی مەکەکانی لە بەردەم ئاماژەی بەوە دەکرد کە ئێمە هیچ متمانەیەکمان بە یاسا و ئەم دادگا و شتانە نییە و ئەزانین ڕابردووی یاسا و دادگاکان چۆن بە بۆ تاوانبارەکان بە هیچ شێوازێک هیچ ڕێکارێکی یاسایی خۆمان ناگرینە بەر خۆمان تۆڵی خۆمانەکەینەوە مەقسەدم لەم قسەیە ینی ئەمە چی وای کردووە کە خەڵکی نێو کۆمەڵگەیانی
ئەو پەنابەرێتە بەر تۆڵەکردنەوە بەهانی وازی لە یاسایەنەوە ناچێت پەنابەرێ بۆ یاسا چی وای ینی وای کردووە کە ئیلا نابێ بێم کەسە تەوڵی خۆی بکاتەوە لەو کەسی کە کەسێکی خزمێکی برایەکی کەسێکی کوشتووە وڵی کاک دەنێرەوە گەر هەر کەس خۆی بخاتە جێ ئەو کەسانی کە تاوانیان لێکرێت تۆ بینی کەسەکە داڵدە درێت یان هەوڵی سوڵحی ئەشاری بۆ دێ بە زۆرکردن و ئیجراتە قانونیەکان خاو خلیچێک و کابرا ساڵ و دو ساڵ هەر لەم بەرحەی تحقیقای و جاری لێ کۆڕینی و ناگاتە نەتیجە خۆی عەدالەتی بەڵتەیش جۆرێکە لە زوڵم کاتێککە تۆ ئەو دادگایی کە ئیکەی بە خاو خلیچکی و بە ئەوە ئەڕوا ئەوە جۆرێکە لە زوڵمی لەو کەسەی کە تاوانەکەی بەرامبەر ئەنجام درراوە لەبەرەوە کۆمەڵی هۆکاری زۆر هەن بۆی کە خەڵک لە وڵاتێمە متمانی بە دادگاکان نەبێنیەوە متمانی بە یاسا نەبێنیەوە ئامادە نەبێ کەیسەکانی خۆی بێتە بەردەم یاسا و ئەزان ئەو سەری لێوە دیارە کە چۆ کەیسەکان بەلاڕێ ئابرێ ینی تۆ بۆ نمونە لە بابەتی چەکی بەوەڵ بە شوێنێکی ئاماژۆ پێکرد لەم ماوەیە ئێمە ئەبینی چەکەکان چۆن بەکاردێ و چۆن تاوانی پێ ئەنجامە درێەوە چۆن کەسەکەش دوایتر ڕزگارێک کرێ لە عقوبە بە شێوەیەک لە شێوەکان بەڵامی کرد ئازادی خوازانی بادینار و کاتە حکم درابوو لەسەر حکومەکەی تەواو بوو هەر ئازاد نەکرا دوایی بۆمان دەرکەوت کە ئەمە کەسێکی تریان بۆ دروست کردووە لەبەرەوەی کاتێک کە دەستگیر کراوە لە ماڵی خوشکێکا بۆ ماڵی خوشکەکەی تاپڕێکیان هەبوو هیچ ڕەبتیشی بەم کەسەوە ڕۆژنامەنووسی زیندانی کراوی بادینان نەبوو تا ماوەیە کە هێشتیانەوە اینجا ینی بە هزار حاڵ توانرا ئازاد بکرێ ینی تۆ کەسێک کە تەوێت لە بیانی بووی لێ بۆ جۆرە مامەڵی لەگەڵا بکەی بەڵام کەسێکیش بۆ جۆرە مامەڵە بکە کە بە ئاشکرا و لە تیکتۆکە ئەبینی ینی دیاردێکی زۆر زۆر ناشرینە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەرپرسان حیمایی بەرپرسان دەوروبەرەکەی کە سوکارەکەی خۆ عرضکردنێکی ناشرین ناشارستانی ینی ئەوەی لە تیکتۆکان بڕاکە لە بارگەکانیان نین ئەوەی لەوێ خەریکن لە واژبەکانیان نین کە ئەمە ئینسان کە بەزی بەخۆیدا دێتەوە لە چ وڵاتێکە ئەژی لە ژێرسایی چ سیستەمێکە ئەژی هەموو دنیا تۆ کەس ئەمنیەکان دەبێت شاراوە بن کەس نیان ناسێتەوە خەڵکانی بن لە پشتی پەردەوە کار بکەن تۆ لێرە وانی ڕێک پێچەوانەوە ئەبینی بوونەتە ئایکۆنی ناو سوۆشال میدیا و بوونەتە کەسێکی بەڕەمزکرا و بە ئەمەبەست ئەم شتەکرێ و بینی کۆمەلگا بەرەو کۆمەلگایکی سەربازی ئەڕوا هەموو سلکەکان و درگاکانی داخستووە ئیلا هێزی سەربازی و هێزی ئەمنی نەبێت کە دامزراندنی بۆ هەیە کە ئەمە بە سەربازیکردنی کۆمەلگایە و لە پەناوەشە ئەبینی کە تەزویراتێکی گەورە ئەنجامەدا لە هەڵبژاردن ئەبینی دواتر شەرعیەت بە سیستەمە سیاسیەکە ئەدا لە ڕێی کۆمەڵێ دەموچاوی دینیەوە بۆی ئەمانە وەلی ئەمرن و نابێلیان هەڵگەڕێنەوە نابێت ینی جۆرێ دینیکی سوڵتەویانەی هێناوە هەموو درگاکانی ینی بەرەو هەموو ئاراستەکان بەرەو ئەوە ئەباکە ئەو کۆمەلگایە ملکەچ بکە ئەو کۆمەلگایە بێدەنگ بکە ئەو کۆمەلگایە ترسێنراو بکە و کاتێکی هەر کەسێک هەر ئازادی خوازێک هەر کەسێکە خەمی ئەوەی هەبێ تۆمەتێک زۆر ئاسان بۆی هەڵەبەستن زۆر ئاسان دەستگیریەکەن زۆر ئاسان ئەهێن و ئەیبەن زۆر ئاسان سزایەدەن و لە زیندانەکانیانە پلانی لێجێڕن ینی شتی مەترسیدار ڕوو ئەدا لەوێ و ناشان ناوە چاکسازی ینی ئەوە داخەکەی ئەوەی لەبەرەوەی ئێمە نابێ لۆمەی ئەو کەسانە بکەین کە ئەچنە ناو چاکسازیەکان و دواتر بە شێوەیەکی تاوانکارانە ئەگەڕێنەوە هەمان شوێنی خۆیان لەبەرەوەی ئێمە هیچ سیستەمێکی چاکسازیمان نییە ئەو کەسەی پیابەری لە ناو چاکسازیەکانە لەو ساڵانی کە لەوێ ئەمێنێتەوە بۆی و کەسە بگۆڕێ هیچ عقوباتی بەدیلەمان نییە بابەتێکی لە یاسایەکە بەداخەوە تا ئێستا لەرمی کوردستان ینی تەنانەت یاساناسی گەورەمان هەیە لە وڵاتە لە مؤسساتی حکومیە بڕای پینێ بە عقوباتی بەدیل لێمە لە وڵاتەکانی ترای بیسین ئەو کەسە ئەوەندە کتێبە خوێنێتەوە ئەوەندە لە ماوەی حکومەکەی کەمەکە فڵان شت بەرهەمە هێنێ ینی وەکو پاڵپشتێک وەکو هاندانێک بۆ شتی باش بۆی کەسە ئیسلاح بێ بۆی باش بێ ئێمە هیچ جۆرێک لەم بابەتانەمان نییە تەنیا سزایەکە ماوەیەکە مودەیەکە خرێتە شوێنێکەوە دواتر مودەکەی تەواوەکە و دێتە دەرەوە و هیچ شتێک لە عقڵێتی ئەو کەسە نەگۆڕاوە کاکی مەلوانێ ئەمە پرسیاری زۆرینی خەڵک بێ بەتایبەت دوانی کە لانێ شارەزای یاسا نەبن یاسای ئێمە بەشێکی زۆر لە یاسای سزادانی تاوانەکان ئەگرێتەوە بۆ قانونی قوباتی عێراقی بۆ یاسای لە سێدارەدان بۆ حاڵەتەکانی قەتڵ و کوشتن ینی لە رێم کوردستاندا هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە وەکو یاساناسێک و پارێزەرێک بوونی ئەم سزایە تا چەند پێویستە بۆ کۆمەلگا بۆ کۆمەلگای کوردی یاخود پرسیارەکەش کۆم بە شێوازێکی دیکە ئەگەر بوونی هەبێ لە رێمی کوردستاندا پێت وایە یاسای لە سێدارەدان دەبێتە مایەوەی کە وردە ڕووداوەکانی کوشتن کەم بێتەوە وڵای کاکدانێر ئەلێرە پرسیارەکە و تۆزە حساسە بێ کاتیشم بێتێ بە تۆزە قسەێنم کاکدانێر ئێمە یاسایی عقوبەی ئاعدام ئێمە لە یاسای سزادانی عراقی بۆ کۆمەڵێک تاوان دیاری کراوە لە یاساکانی ترا لە تیرۆر و یاسای بەرەنگاربوونی تیرۆرانە بۆ کۆمەڵێک ماوەدی تر هەیە ئێمە ڕاست یاساکەمان لە ناو سزاکەمان لە ناو یاساکاندا هەیە وجودی هەیە و لە ناو محکەمەکانیشا حکم ئەدرێن بە عقوبەی
لە سێدارەدان بەڵام عقوبەی لە سێدارەدانەکە جێبەجێ ناکرێت سزای لە سێدارەدانەکە جێبەجێ ناکرێت ئەمە پرسیارەکە بۆچی ئێمە لە یاساکانە هەمانە بەڵام لە ئاستی جێبەجێکردنا جێبەجێ ناکرێت دیارە لە هەرێمی کوردستانەوە گەڕێتەوە بۆ حاڵەتێکی تایبەت هەرێمی کوردستان کە ئێمە ڕاپەڕینمان کرد دواتر شەڕی ناوخۆمان کرد دواتر دوو ئیداریمان هەبوو تا ئیدارەیەکی گرتەوە دواتر لەبەر عورفێک کە بۆ کاتە بەڕێز جەنابی مام جەلال سەرۆکی هەرێمی ئیداری ئەملا بوو بەر هۆکاری تایبەتی خۆی بڕای بە لە سێدارەدان نەبوو ئیمزای سێدارەکان نەکرد دواتر کە حکوومەتی ژێکی گرتەوە و جەنابیان بوو بە سەر کۆماری عراق بە هەماشەوە ئیمزای سێدارەدان نەکرد جۆرێک لە عورفێک دروست بوو لە هەرێمی کوردستان کە لە سێدارەدان دروست نەبێ ئەمە ئیشکالێتێکی دروست کرد ئیشکالێتێکی دروست کرد کە زیاد لە 400 ئەوەندە کەس ئێستا لە هەرێمی کوردستان سزای سێدارەدانیا بەسەر سەپێنراوە سزاکە جێبەجێ نابێت خەڵگەیە لە 92 هەیە لە 95 هەیە لە 97 لە 2001ەوە ئەوەی تر لە دوای ڕوخانی سەدامەوە بە شێوەیەکی ئیلا یەک دوو حاڵەتی زۆر تایبەت سزای لە سێدارەدان جێبەجێکرا دوای ئەوە جێبەجێ نەکرا کە جێبەجێ نەکرا ئەم ژمارەیە کەڵەکە بوو ئێستا ئەم ژمارەی سزادراوە بە سزای لە سێدارەدان دوو جار عقوبە دراون ینی ئەو کەسانت جارێک بووی کە تەمەنێکیان لەناو ئەم چاکسازیانە بردەسەر و بەبێ هیچ نەتیجەیەکیش جارێکی ئێستا تۆ 400 ئەوەندە کەس ینی هیچ سیاغەیەکی قانونیان بۆ نەدۆزیوەتەوە کە چۆن مامەلە لەگەڵم کەسانە بکرێ ئایا سزاکە جێبەجێ ئەەکەی لەوە چێ بەڕاستی پێ دڵم لە ڕووی کۆمەلگاری دەوڵەتیەوە قوبڵکراو نییە و هەنگاویش نرا لە ساڵانی پێش لە هەرێمی کوردستان بۆ ئەم سزای جێبەجێ بکرێت کۆمەلگاری دەوڵەتی و کۆنسولخانە و سەفارەتەکان و ڕێکخراوەی دەوڵەتەکان نەیانهێشت ئێستا ماوەتەوە سەرەوەی کە تۆ چۆن لە ڕووی قانونی ئەم بابەتە چارەسەرکەی ئێمە لە خولی پێشووتری پەرلەمان وەکو ناوەندی نیشتیمانی و مافی مرۆڤ توێژینەوەی تایبەتمان لەسەر کرد پێشکەشی پەرلەمانمان کرد لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنە تایبەتەکان گفتوگۆمان کرد لە ڕاستیدا نەگەشتینە نەتیجەیەک کە داواکاری گشتی هەموو دەستی سەربەخۆی مافی مرۆڤ دادگاکان نەگەشتینە نەتیجەیەک لەم بابەتە بۆ جێبەجێ ناکرێت من ڕاستت پێ بڵم کاکدانێ بەسەراحەت من ڕەوی خۆڵم من لەگەڵ جێبەجێکردنی یاسای سزای سێدارەدان نیم بابەتە دینیەکە و عورفی و کۆمەڵایەتی ئەوکە بخەرە ئەولاوە ئەو هۆکاری کە وا ئەکا لە من کە لەگەڵ سزای لە سێدارەدان نەبم جا لە بابەتە فکرێکە بابەتە واقعیەکە و بابەتە ئیجرائیەکە ینی کێ لە هەرێمی کوردستان گرنگی ئەوە بە من ئەدا ئەو کەسانی کە دەستگیر ئەکرێن لێکۆڵینەوەیان لەگەڵ ئەکرێ بە پرۆسی دادگاییکردن و حکمدانە ئەڕۆن بە شێوەیەکی نەزیهانە ئەکرێ ئەم پرۆسەیە بە شێوەیەکی شەفافانە ئەکرێ بە شێوەیەکی قانونیانە ئەکرێ ئێمە هەمومان نەزانین ئەو کەسانی کە سزاکەی لە سێدارەدانە چۆن دەستگیرەکرێن چۆن لێکۆڵینەوەیان لەگەڵ ئەکرێ چۆن سزا ئەدرێن چۆن تەداخل لە سزادانیان ئەکرێ ینی ئێمە لە ماوەی پێشترا بە ئێستەشەوە ئەزانی یەکێک لە گرفتە گەورەکانمان لەگەڵ بابەتی تیرۆرا چییە ئەوەیە کە تاوانی تیرۆر و کەسانی کە بەم عقوبەیە حکم ئەدرێن نەکس لە سێدارەدان بندکردن بابەتی نابێ بە هیچ جۆرێک ئەم کەسانە ئەویان بۆ بکرێت کە کاتێک شتێگەی لە قانونا کەسێ لەسەر چوار عقوبەکە تەواو کرد و توانی داوا بکەیت کە ئەو مودەیە لە دەرەوە بەسەربەری تیرۆر ئەو تاوانانی کە ئەو تۆمەتبارانی کە بە تیرۆر حکم دراون ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ئەڵێ ئەم بابەتەن بۆ ئەوان شمول ناکە و ناتوان ئەگەر سێرەسەر چواری عقوبەکەیان تەواو کرد داوا بکەن کە ئەو ماوەی ماویانە لە عقوبەکە لە دەرەوە بەسەری بەرن لە کاتێکە ئەمە هیچ نەسێکی قانونی لەسەر نە لە شوێنەکە ئاماژەی پێدراوە هیچ مانعێکی قانونی هەیە ئەوان ڕێگرن لەوەی کە ئەم بابەتە بەسەر ئەو حکم دراوانە جێبەجێ بکرێ ینی ئیتر تۆ لێرە بۆ دەرەکەوێت کە بە چەند نەزڕەیەکەوە مابڕە لەگەڵم کەیسانە ئاکرێ تۆڵەسەندنەوەی عقوبەت ینی لێرە ژووتم جارێکیان لە بەرنامەیەکی پێیان ئاماژە بۆدا کە ئەوەی بەرامبەر بە ئەوانەکرێ سزادان نییە تۆڵەکردنەوەیە لەبەرەوە مامەڵێکی قاسی ئەکرێ مامەڵێکی نایاسایی مامەڵێکی زۆر جار نامرۆڤانە لەگەڵ کەسانە ئەکرێ لەبەرەوە من بۆ خۆم مطمئین نیم وەکو یاساییەکە قسەیەکەم وەکو پارێزەرێکە قسەیەکەم من مطمئین نیم ئەو کەسانی کە عقوبەی لە سێدارەدانیان لە هەرێمی کوردستان هەیە بە ڕێڕێوێکی قانونی و یاسایی و مافی مرۆڤ ئەوە ڕۆشت بن کاتێک مافەکانی پارێزراو بێ لە کاتی لێکۆڵینەوە لە کاتی دەستگیرکردن لە کاتی دادگاییکردن لە کاتی حکومدان ئێمە ئەتوانین بە دەیەها خروقات ئێمە لەو پرۆسەیە من چۆن جانی کەسێک بخەمە گرێوی موسساتێکەوە دەستگایەکەوە دادگایەکەوە کە لێ دڵنیانە بم بەڵام وڵا بەس لەبەرەوەی عقوبەکەی لە سێدارەدانە دیبا لە سێدارەدان ئەنجام بدرێ من لە سا هەشتای عقوبانی کە لە هەرێمی کوردستانە بە سزای لە سێدارەدان حکم دراون بەڕاستی من خۆم لێ مطمئین نیم چونکە من خۆم ڕۆژانەی بینم چۆن ئەوانە مامەڵیان لەگەڵ ئەکرێ من لە راپۆرتی نێودەوڵەتیەکانە ئاماژە بەهۆ ئەکرێ کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەیسانە ئەکرێ لەبەرەوە پاڵپشتیکردن لەو جۆرە لە سزا لە هەرێمی کوردستانە پێم وایە بابەتێکی ڕاست نییە ئایا بە هەر هۆکارێک بێ هۆکارێکی دینیە و کۆمەڵایەتیە یاساییە سیاسیە بە هەر هۆکارێک بێ پاڵپشتیکردن لە سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستان
ئەمە جگەلەوەی هیچ ئامارێک نییە لە دنیاە پێمان بڵێ جێبەجێکردنی سزای لە سێدارەدان ئەبێت هۆی کەمکردنەوەی عقوبە ئەو سزایە لە سعودیە لە سین لە رووسیا لە بەشێک لە ویلاتەکانی ئەمریکا جێبەجێ ئەکرێ و هیچ ئامارێکیش نیە پێمان بڵێ بێت هۆی کەمکردنەوەی تاوانەکان لە بەرەوەی نابێت چاومان لەسەر ئەوە بێ کە خەڵک بکوژین بۆەوەی تاوان کەم بێتەوە نەخێر ئێمە بێت چاومان لەوەی هۆکارەکانی تاوان لە دەست خەڵک بسەنینەوە. کاگیمات هەنی ئەم کاتی ماوانە بۆ کۆتایی ببینین زۆر شتمان باس کرد جەنابیش زۆر بەوردی بە جوانی باست لە یاسایی سزای لە سێدارەدان کرد. چارەسەری دیکە چی ینی چی بکرێت کەم ببێتەوە ینی ئەم تاوانانە کەم بێتەوە ئاین لە کۆمەلگایمەدا تا چەند ڕۆڵی هەیە وشیارکردنەوەی یاسایی تا چەند ڕۆڵی هەیە وەرکشۆپ و کۆبوونەوەی ئەوانی کە ساڵانە ئەیبینین ئەمانە ڕۆڵیانە بێت تاوەکو وردە ئەم تاوانە ناڵێ بنبڕ ناکرێت حتممە بەڵام کەم بێتەوە ینی نەمێنێت. وەڵام پێویستمان بە پەروەردەیە بە خاڵی یەک پێویستمان بە ئاینە پێویستمان بە یاسایە پێویستمان بە باش جێبەجێکردنی یاساکانە کاتێکە دەرەچوێنرێ پێویستمان بە هەڵمەتی وەشارکردنەوەی پێویستمان بە ڕاگەیاندنەکانە بە یەک کەس و بە یەک شت و بە یەک دیگە ئەمە ناتوانین ئەو شتە جێبەجێ بکەین بەڵام لە ڕاستیە بەرپرسیارەتی سەرکیەکە لەسەر حکوومەتە چونکە ئەو بۆتە ینی وەجهی یەکەمی هەرێمی کوردستان و دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی دادوەری ئەوانی خستوەتە هامیشەوە خۆی هاتوۆتە پێشەوە و جێ هەمووی گرتوتەوە لەبەرەوە ئەوە کە ئەبێ ئەو ڕێکارانە بگرێتە بەر کە بێت هۆی کەمکردنەوەی تاوانەکان وەڕێ لەو کەسانە بگرێت کە بە ناوی حیزبەوە بە ناوی بەرپرسەوە بە ناوی حکوومەتەوە بە ناوی دەسەڵاتەوە تاوانەکان ئەنجامەدەن و ئاسانکار نەبێ بۆ ئەوەی ئەو کەسانی کە ئەو تاوانان ئەنجامەدەن ژێربەژێر ینی ئێمە سزادراومانەیە لەمی کوردستان ون بووە لە چاکسازیەکانە ینی هەواڵی پرسین کەسەکە دیار نییە هەر نازانین لەکوێ لەبەرەوە کاتێک کە تۆ ئەو جۆرە مامەڵەیە ئەەکەیت و یاربەتی خەڵکە دەی بۆ ئەوی ئاسان لە سزاکان نەجاتی بێ ئەوە تۆ بێتە هۆکارێک بۆ ئەوی کە ئەو جۆرە تاوانانە لەناو کۆمەلگایە بەردەوام بێت. کاگیمات پەرلەمانێکی نوێ بەڕێوەیە پێت وایە لە پەرلەمانیشەوە بتوانێت کۆمەڵی یاسا دەربکرێت وردە ئەم جۆرە تاوانانەکەم بێتەوە والله پەرلەمان چۆن بینێت پێم خۆش ڕای سەرنجی تۆ ژوەر بگرم لەسەرەوە. والله کاک دانیار من زۆر دڵخۆش نیم پەرلەمانی کوردستان خولی ڕابردوو ینی نموزەجێکی خراپ بوو چونکە زیاد لە 23 پرۆژە یاسا لە حکوومەتەوە هاتووە پەرلەمان دەری چواندووە ینی پەرلەمان بوو بۆ معمەلێک بۆ دەرچواندنی ئەو یاسایانی کە حکوومەت دڵی پێخۆش بوو. ئەم جارش پێم وایە خراپترە بێ باشتر نابێ پەرلەمان دەستەمۆترە بێ ئازاتر نابێ و بەڕاستی ئەمە ئەزانین کە ئەو دەنگانە چۆن هاتووە و کەسانە چۆن بوونێتە ئەچنە و شوێنانە لەبەرەوە ئەوەندەی تر دەستەمۆی حکوومەت و ئەوەندەی تر یەکێکی شەگەورەکانی پەرلەمان ئەوەیە کە بەڕاستی بینیمان لەم ڕۆژانە کە برای بەڕێزم کاکاڕوان کازم مەسحێکی کردبوو ئەندامانی پەرلەمانەوەی کە دەرچوون تەنیا دوو کەس هەڵگری بڕوانامە یاسان تۆ خۆ لیژنە یاسایی پێویستی بە 5 کەسە چون خەڵکانە پڕکەیتەوە لەبەرەوە بەڕاستی ئەوەی پەرلەمانی کوردستان لە دوای ساڵی 1992 زۆر تایە کلۆڵ بۆ بابەتی دەرکردنی یاسا بۆ خۆل بە خۆل ساڵ بە ساڵم بابەتە خراپترە بێ لەبەر ئەمەلێکم بە پەرلەمان نییە بەڕاستی بتوانێت یاسایەک دەربکا کە بەرگە بگرێ یانی ئێمە یاسای سەدانی عێراقی 1969 یاسای مەدەنی پەنجاویەکە یاسای ئەحواڵی شخصی 59 بۆ چووکە کۆمەڵی خەڵکە خاوەنی عەقڵێکی قانونی بوون ینی زۆر من گوێم لێ بێ بەتایبەتەوە ڕۆژنامەنووسان ئەو فێری ئەو شتە بوون کە کات سزا درێن بڵێ بە یاساکانی بەعس سزا دراوی کاکە یاسای عێراق یاسای بەعس نییە ئەوانەی کە لە پشتی یاسان و خەڵکی مناڵ کە پێویست بە بەعسەوە دەرهێنراوە بابەتەکەەوە نییە بڵم ینی دیفاع لە ئەوە بکەم بەڵام بەڕاستی پێم وایە ئەو یاسایانە زۆر یاساییترن زۆر بنچینەیترن زۆر واقعیترن زۆر قانونیترن لەو یاسانی کە لە پەرلەمانی کوردستان دەرچێت وانی لە پەرلەمانی کوردستان دەرچێت دافعی شخصیە ئایدۆلۆژیە حیزبیە سیاسیە بەمەبەست بۆ چینێک دەرەچوێنرێ ینی ئەوەی کە پێی ئەوتر ڕەچاوکردنی بنەماکانی یاسادانان لە یاساکانی پەرلەمانی کوردستانە بەڕاستی من بۆ خۆم نایبین. زۆر سپاس دەکەین بەڕێز کاک عیماد حەمید پارێزەری خوا بەخێر بێ سپاس بەم بەخێر بێ. بەڵازان خۆشەویستانمان تا بەرنامەیەکی دیکەی ڕایاڵە بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ.